خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێوێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانمان پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین ئەمڕۆ 12 ئەندامی پەرلەمانی کوردستان لە چەند هەڵوێستێکی زیادە هەم ئەکشانەوەی خۆیان و هەم بایکۆتی خۆیان زۆرێک لە بایکۆتی خۆیان لەناو پەرلەمانی کوردستان ڕاگەن بەهۆی ئەوەی کە تەمەنی پەرلەمان و حکوومەت و تاوای موسسەکانی هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە کۆتایی پێهاتووە. ئەم هەڵوێستێک بوو بەرامبەر لایەنی یاسایی ئەم بابەتەی یاخۆت وەکەوەی کە هەندێک ڕخنیان لێگرتن کە مزایدێ دۆخی هەرێمی کوردستان پێویستی بە چییە بۆ ئەوی بتواندرێت خزمەتی خەڵکی کوردستان بکرێت کە خەڵک تا ڕادەیەکی زۆر لەناو قەیرانەکان ئاڵاوە و تا ڕادێکی زۆر بێ ئومێدی لەناو خەڵک دروست بووە ململانەی هێز و لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستان دەگەێنێتە کوێ هەموو ئەوانە ئەم شەو لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەین تا ئەمڕۆژ ئەندامی پەرلەمانی تا ئێستا ئەندامی پەرلەمانی کوردستان شەشی یانزە دکتۆرە ڕێواز قەرار زۆر باش مامۆستا بەخێر بێ بۆ پانۆراما بەڕاستی ئەمەوێ تەفاسیلی ئەو هەڵوێستە باسکەین ئەمە بەڕاستی ینی ئەوەی کە خۆتان وتان ئەمە هەڵوێستێک کە بەرامبەرەوەی کە لایەنی یاسایی کۆتایی پێهاتووەوە هەندێکیش لەولا پێڵە ئەمە مزایدێکە بەسەر خەڵک و بەسەر ینی پەرلەمانە ئەیکەن یا بەسەر مؤسسەکانە ئەیکەن کامیانە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس کاکزانە سڵاو لە بینەرانی بەڕێزیش طبعاً ئەم هەڵوێستەی ئەمڕۆمان کشانەوە لە پەرلەمانی کوردستان تەواوکەری هەڵوێستەکانی ڕابردوومان بوو چونکە ئێمە لە ڕابردووە بەو ئاراستەیە کارمان کردووە کە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێ و یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە یاسایەک بێ لە ئاست خواستی ئێستەی هەرێمی کوردستان وەڵام دەرەوەی کێشە سیاسەکانی هەرێمی کوردستان بێ تێپەڕاندنی ئەم دۆخە خراپە بێ لە هەرێمی کوردستانە و کۆمیسیۆن کارا بکرێتەوە و میکانیزمێکی هەڵبژاردن بگرینە بەر و داتایەکی تۆماری دەنگدەرانمان لەبەردەست بێ کە پاک بێ مردووی تیانە بێ هەڵبژاردنێک بەڕێوە بەرین لە کاتی خۆیان بەداخەوە لایەنەکانی دەسەڵات و بە تایبەت دەبێ بڵێم بەڕاستی لێرە مەسەلەوە نیە لە کورساتم بۆتە زانێ من خاتری کەس ناگرین بەڕاستی بەڵام لە بابەتی هەموارکردنەوە یاسای هەڵبژاردنە بەڕاستی پارتی ڕێگر بوو چونکە فراکسیۆنەکانی کۆمەڵ یەگرت و نەوەی نوێ یەکێتی بەیەکەوە پرۆژە یاسایەکمان بۆ هەمواری یاسای هەڵبژاردن پێشکەش کرد لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتاری گۆڕان و ژمارەیەک سربەخۆ و ناڕازی و تقریبا تەنها پارتی و پێگاتەکان بە تەنها بوون لەگەڵ ئەو پرۆژانە بوون ئەگەر ئەو پرۆژە لە کاتی خۆیان گفتوگۆ بکرایە پەسەند بکرایە و هەڵبژاردن ئەکرا لە کاتی خۆیان ئەنجام بدرێ و ئێستا ئەم دۆخە سیاسیە خراپە ئاڵۆزەی لە هەرێمی کوردستان هەیە نێتە پێشەوە کە بەداخەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو بۆشاییە گەورەی لە نێوان دەسەڵات و حکومڕان و حکومەت و هاوڵاتیا هەیە زیاتر بێ بۆ چونکە پەرلەمان و حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم ئەکەونە فەراغێکی یاسایی جددیەوە کە بەم درێژکردنەوە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئەو شەریعەتەیان دەست ناکەوێت بۆ چونکە دەسەڵاتی پەرلەمان دەسەڵاتی خەڵکە خەڵکیش بۆ 4 ساڵ متمانەی بە پەرلەمان داوە و ئەم پەرلەمانش متمانەی داوە بە حکوومەت و بە سەرۆکایەتی هەرێم بۆیە لەو ڕوانگەیەوە ئێستا ئەزمەیەکی گەورە کێشەیەکی گەورە ڕوبەڕووی شەریعەتی موسسات بۆتەوە لە هەرێمی کوردستانە هەڵوێستی ئەمڕۆمان تەواوکەری هەڵوێستی ڕابردوو بوو لە پێناو ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستانە بە زووی بەرەو هەڵبژاردنێک بچین کە وەڵام دەرەوەی کێشەی ئێستەی هەرێمی ئەو کشانەوەتان ینی ئێستا چاوەڕێکیەکە کە ئیمزا بکرێت لە سەری و مەسەلەن یان پێویستی بە ئیمزانیە طبعا ئەمە هەڵوێستێکی سیاسیە لە بەرامبەر هەڵوێستێکا کە لایەنەکانی دەسەڵات گرتیانە بەر بەبێ حسابکردن بۆ دەنگ و سنگ و بۆچوونی لایەنەکانی ئۆپۆسیۆن چکە بەڕاستی نەبوو پەنابەرنە بەر ڕێکارێکی لەو جۆرە چکە هێندێشت هەیە کاگزانە بۆ نمونە بابەتی دەستور بابەتی یاسا ئەساسیەکانی ڕێکخستنی گەمە سیاسیەکان بابەتی هەستیار کە پەیوەندی بە هەموو ژیانی هاوڵاتیەوەیە نابێت دەسەڵات بە تەنها و بەبێ گەڕانەوە بۆ لایەنەکانی تر و بۆ ئۆپۆسیۆن و بۆ شەقام دەستیان بۆ بەرێ چونکە ئەمە لە زیانی زیاتری
خەڵکی کوردستانە و دوولەتکردنی خەڵکی کوردستانە و دوورخستنەوەی هاوڵاتیە لە ئینتیمای بۆ موسسە و بۆ نیشتیمان و بۆ هەرێم و بۆ پەرلەمانەکەی. بۆیە ئێمە ئەم هەڵوێستەمان لە بەرامبەر درێژکردنەوەی تەمەنی یاسایی پەرلەمان بوو تەمەنی پەرلەمان بوو چونکە پێم ئەم ڕۆژ 6 کە کۆتا ڕۆژی خولی پێنجەمی پەرلەمان بوو تا ئەم ڕۆژ ئەکرات دەرفەتی ئەوە هەبوو کە بابەتی هەموارکردنەوە یاسای هەڵبژاردن لە کاتی یاسایە و بەڕێوەبردننی هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت بەداخەوە نەکرا ئێمە هەڵوێستەکەمان لە بەرامبەر ئەوەیە. بەڵام ڕێکاری تری قانونی ڕێکاری تری یاسایی پەیڕەوی ئەکرێ ئەمە لە ڕۆژانی داهاتوە بیگرینە بەر بەڵام کێشەیە گێتە پێشەوە. پەرلەمان کەوتۆتە ماوەیە کە ئێمە پێمان وایە نایاساییە و بالفعل نایاساییشە و تەمەنی خۆی درێژ کردوێتەوە. ئایا ئەم پەرلەمانە تەمەن درێژکراوە ئیکسپایرە دەسەڵاتی ئەوەی هەیە ئیستیقالی من پەسەند بکایان نا ئەمە ئیشکالە گەورەکەی. امتیازاتەکانتان ئەمێنێتەوە لە پەرلەمانی کوردستان یان ڕەتان کردوێتەوە؟ خۆی کاکزانە کێشەیەکی گەورە هەیە لێرە ئەکیدۆ پرسیاری خەڵکیان بەڕێوە بۆتەوە مەسەلە کێشەیەکی گەورە هەیە لە هەرێمی کوردستانە بەداخەوە لە باڵاکان بابەتی بەتایبەت پەرلەمانتار چاو لەسەر وەزیر نییە تەبان چا لەسەر سەرۆکایەتیەکان نییە سەرۆکایەتیەکانی هەرێم و سەرۆکایەتیەکانی تر کە بە ملیارەها دینار نەک موچیانە خەرجەکانیانە ئەسڵەن و قافڵەی ئۆتۆمبیلەکانیان هەر یەک قافڵەی ئۆتۆمبیلی یەکێک لەو گەورە بەرپرسانەی هەرێمی کوردستان موچەی سەدان کەسە لە خانەنشینان و لە هاوڵاتیان و لە مامۆستایان چاو خراوەتە سەر موچەی پەرلەمانتار کە تەنها موچەکەی هەیە نە ئۆتۆمبیلی هەیە و نە هیچ شتێکی ترینە. ئێمە بۆ ئەم ناعەدالەتیە کە خەڵک موچەی نەبێت یەکێک نەبێ موچەی 8 ملیۆن بیتر وەزیر بێ پەرلەمانتار بێ بەڕێوەبەری گشتی بێ ڕاوێژکار بێ هەرچی بێ هاوڵاتیەکیش نەبێ موچەکەی 220,000 چەندین هەوڵمان داوە و هەوڵماندا یاسای هاوکاریکردنی هەژارەکانمان پێشکەش کرد لە مانگی سێی ئەم ساڵ بەداخەوە تا ئێستا دەسەڵات و سەرکاتی حکومت بۆ چوونی نەدایەوە پەرلەمان بڵێ من ئەم یاسایم پەسەندە و ئێمە ئەزانین پارەشی هەیە و پارەشی بۆ تەرقانکە هەوڵماندا یاسای خانشینی یەکگرتووی عێراق لە هەرێمی کوردستان بەرکارکەین یەک دانەمانگە پێشکەشمان کردووە هەتا ئێستا حکوومەت و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ڕێکارەکانی بوون بە یاسای ئەو یاسایان نەگرتووەتە بەر و ئەگەر نا لە هەرێمی کوردستانە هەژارەکان هاوکاری بکرێن ژیانیان بەرز بکرێتەوە خانەنشین موچەی لە 400,000 کەمتر نەبێ مامۆستایەک پزیشکێک کارمەندێ بە شایست کارمەندێکی ئاسایش کارمەندێکی پۆلیس بە موچەی شایستەی خۆی خانشین بێ ئەوەندە چاو لەسەر موچەی پلە باڵاکان نامێنێ بۆیە لەم ڕوانگەیەوە ئێمە بەڕاستی زاناگیان من وەک خۆم وەک فراکسیۆنی کۆمەڵیش هەموو سەروەت و سامانی دنیا لەلایەک سمعە و بیر و باوەڕەکەمان لەلایەکی تر ئێمە سمعە و بیر و باوەڕەکەمان هەڵەبژێرین و بە هیچ جۆرە هیچ تەنەوزلێک لە بەرامبەر موچە و لە بەرامبەر ئیمتیازە ناگرینە بەر و تا ئێستا ئێمە پەرلەمانتار بووین و بە یاسایی موچەمان وەرگرتووە ئەگەر چی ئێمە نمونەیەکی زۆر جوانمان هەیە لە کۆمەڵ کاکزانە و بەڕاستی ئەمە ڕیکلام نییە و حیزبی نییە و پیاهەڵدان نییە و بابە جەنابەت و بینەرانی بڵێم بە درێژایی تەمەنی پەرلەمان و پەرلەمانتاری کۆمەڵ موچەی تەواوی وەرنەگرتووە هەمیشە نیوەی موچەکەمان گەڕاندوێتەوە بۆ پرۆژەی کاری چالاکی میدیایی و ڕێکخراوەیی حیزب و هەمیشە پەرلەمانتاری کۆمەڵ نیوەی موچەکەی وەرگرتووە ئێمە خۆمان ڕاهێناوە لەسەر موچەی کەم و بێ موچەی و ژیانمان و بە دڵنیاییەوە لەمە دوواش لە مانگی داهاتووەوە وەڵامێکە دەینەوە هەم خۆمان ویژدانمان ئاسوودە بێت لە بەرامبەر موچەکانمانە و هەم خەڵکیش لێمان ڕازیە بێت یعنی ئەگەر بێت و مەسەلەن پێشنیازێک بۆ ئێوە بکەم مەسەلەن لەگەروەری گرن و بیدەنە کاری خێرخوازی نەخۆشخانەی هیوا خەڵکێکی زۆر ئەو پێشنیارەی هەیە کە پێشنیارێکی زۆر جوانە ئەکرێ ئەمە هەر بە تەواتی ڕەتیکەینەوە طبعاً لە ڕووی کارگەڕی و ژمێریاریەوە کاکزانە شتێک نییە ناوی ڕەتکردنەوەی موچە بێ شتێک نییە ناوی داخستنی حساب ئەچێتە سەر حسابت ئەچێتە سەر حەزەکە ئەوەی کە ئەڵێ حسابەکەم داخست شتیوانیە دوای 15 ساڵی تریش بێ بچێتەوە موچەکەی لەوێ بە ناوی ئەوەیە تەنها لە حاڵێکانە بێ بنێرێ بۆ خانشینی ئەو ساتوانێ یان بچێتەوە سەر پیشەکەی پێشووی بە پێی یاسا وایە یاخود بچێت خانشینی وەرگێ یاخود بڵێ خانشینیەکە کاکسۆرانەڵێ بە موچەکەش ڕەتکەنەوە مەسەلەن کاکسۆرانش ئەمە پێشنیارێکی جوانە من پێم قبوڵە و پەسەندمە موچەکە هەر بە تەواوەتی ڕەتکەینەوە قبوڵە و جوانە کە خەڵک پێمانەڵێ وەریگرن و بیدەنە هەژار چونکە بەڕاستی کاکزانە پرسیارەکە لێرە ئەوەیە ئەگەر پەرلەمانتارێک بەخشینەکەن نەخۆشخانەی بەخشینەوەی دین دەستگای خێرخوازی لە پشتی ئەوێ هەیە و مەسەڵە بەرنامەی بەخشین من خۆم مؤسسی بووم کە بە ملیارەها دینار هاوکاری هەژارانی کردووە طبعاً بە ئازایەتی خەڵکی خێرخواز و چاکەکار
ئەکرێ ئێمە ئەم پرۆژانە پەرە پێ بدەین پرسیارێک لێرەیەتە پێشەوە ئەگەر پەرلەمانتار موچەکەی وەرنەگرێ موچەکەی چی لێت ئەدرێ بە فەقیر وەژار ئەدرێ بە نەخۆشخانەی هیوا ئەدرێ بە هەژارەکان پارەی ژینگە خانشینان زیاد دەکرێ پارەی ژینگە پارێزانی پێ زیاد دەکرێ گەنجی پێدا ئەمەزرێ پرۆژەی پێکرێ نەخێر ئێستا سەروەت و سامانی هەرێمی کوردستان کاکزانە فەقیرە 1 تریلیۆن و 300 میلیارد دیناری مانگانە هەیە حکوومەت هێشتا وەڵامی خانشین ناداتەوە هێشتا وەڵامی نەخۆشخانەکان ناداتەوە هێشتا ڕێگای کەلار دەربەنی خان تەواو ناکە ڕێگاکانی تر تەواو ناکە پرۆژە ئاوی چەمچەماڵ ناکە ئاوی دەربەنی خان ناکە هەرچی پرۆژەیە لە هەڵەبجەی شەهید وەساوە هەرچی پرۆژەیە لە سلێمانی وەساوە موچە دوا ئەکەوێ ئەم هەموو سەروەت و سامانەی هەیە موچەی هەر کەسێک بگەڕێتەوە بۆ خەزیێنەکە هەر بە هەمان شێ بۆ چونکە لە ئەسڵا سیستمەکە خراپە بۆیە یەکێک لە اختیارە باشەکان ئەوەیە موچەکە وەربگیرێ بدرێ لە دوزار تانەوەی بە خەڵکی کوردستان بڵێن ئەوەی ئێمە کردومانە هەڵوێستە بەرامبەر بە نایاسایی ئەمە هەڵوێستێکی سیاسی قانونیە لە بەرامبەر بڕیارێک کە نایاساییە کە کوردستانە خاتە ناو کێشەیەکی باسی بەڕێزت باسی انتخاباتت کرد مەسەلەن پارتی باشکرا لە ڕێگەی بەرپرسە باڵەکانیەوە ئەڵێت کە مەسەلەن باشکرا بە یەکێتی ئەڵێ لە یەکێتی نەیوەرا بێتە ناو انتخابات و یەکێتی ژەڵێ ئێمە بە چی یاسایەک بین هەر بەڕاستی یاساکە گرفتی تێدا ئەگەر بۆ نمونە کۆمیسیۆن حاضر بێ لە بەهارە لە مانجی 3 ساڵی داهاتووە مەسەلەن هەڵبژاردن بکرێ بە هەمان ئەو کەرەسەی ئێستا هەیە چی ڕۆ ئەدا مەسەلەن بەڕاستی هەم پارتی نەیوێرا انتخاباتکە لە ڕاو نفوسیە ترسا لە ناو خەڵکە و هەم یەکێتیش هەردووکیان و هەردوو لایانی دەسەڵات بەهۆی ئەدای خراپیان لە حکوومەت بەهۆی لاوازی حکوومەت لە وەڵامدانەوەی خەڵکو و خواستەکانی خەڵکو و خواستەدارایەکان و خزمەتگوزاری بە دڵنیاییەوە هەردوو لایانی سیاسی دەسەڵاتدار نەیانویست هەڵبژاردن لە کاتی خۆیان بەڕێوە بچێت چونکە زۆر بە زیانیان بوو و ئێمە چەند جار دووپاتمان کردوێتەوە خۆ دەزانی ئێمە ئەگەر دووپاتی کەینەوە یان ناکە لەگەڵ هەڵبژاردنین دەسەڵاتمان نییە نە بە ژمارەی زۆری پەرلەمانمان نە لە سەرۆکایەتی حکوومەت و هەرێم و ئەوانە تا لەمپەر بین لە بەردەم هەڵبژاردنە ئەوەی لەمپەرە زۆرینەی پەرلەمانیە ئەوەی لەمپەرە و دەسەڵاتەکانی ترن بابەتە ئەساسیەکە بۆیە لەسەر یاسای هەڵبژاردن ئەوە یەکێتی و پارتی وێران مەسەلەن بیکەن ئەوەی زۆر یەکێتی هاتە پێشۆ بڵێ بەو یاسای ئەیکەم ئێوە با وەڵامەکە تەکمیلە بکەم بەڵێ یاسای پێشوو ئەم شێوازە حکومڕانیەی لە کوردستان هەیە ئیدامە پێدا و بە هیچ جۆرە لە قازانجی هاوڵاتی نییە بە هیچ جۆرە پەرلەمانێک نایەنێتە پێشەوە کە تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان بکە خەڵک کاکزانە لە کۆتا هەڵبژاردنە لە سا هەفتا بایکۆتی کردووە نزیکەی لە سا هەفتا بایکۆتی کردووە ئەمە پەیامە خەڵک گۆڕانکاری ئەوێ خەڵک ناچێتە هەڵبژاردنێکەوە جارێکی تر و ئێمەش بەوە ڕازی نابین جارێکی تر بچیتن هەڵبژاردنێکەوە و مردوو دەنگ بدا خەڵکی هاوڵاتی سووریا دەنگ بدا هاوڵاتی تورکیا دەنگ بدا و تەزویر تعبیرکە لە ئیرادەی خەڵکی کوردستان چەک و هێز و پارە تعبیرکە و نفوسی حیزبێک لە شوێنێک زاڵ بێ بەسەر پارێزگاکانی ترا ناهاوسەنگی دروست بێ بە دڵنیایی زۆر سەیرە کاکزانە ئەگەر ئاگادار بی کۆنگرەی ئەم ڕۆژانەی پارتی ئەزانی چ کۆمیسیۆنێک سەرپەرشتی کرد کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق متمانە بە هەرێمی کوردستان بۆی هەرێمیان دانەنا یعنی ئەگەر کۆمیسیۆن و ئەو سیستەمەی لە هەرێمی کوردستانە هەیە ئەوە باشەوە خۆیان متمانیان بە سیستم نازانم بیتر خۆیان وتیان سیستەمەکە لە کار کەوتەوە ئیشی نەکردووە سیستەمی ئەلکترۆنی ئەیکەواتە بۆچی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە جاوایە نازانم بەڕاستی خۆیان وتیان لە کار کەوتو ئیشی نەکردووە کەواتە ئێمە بێ لە هەرێمی کوردستانە بە تایبەت تۆ ئەگەر بەلاتەوە گرنگ بێ کە من پێم خۆشە هەموو حیزبێک لە ناو خۆیان دیموکراسی بێ و پرەنسیپەکانی هەڵبژاردننی بەڕێکوپێکی بەڕێوە بچێ حیزبەکانی خۆی رازی ئەندامی حیزبەکەی خۆی رازیکە ئەگەر چێمە کێشەی ئێمە نییە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە پارتیش و یەکێتیش و لایەنەکانی تر هەموو بەیەکەوە سیستەمێکی هەڵبژاردننی شایستە تەندروست و ڕاستەقینە کە تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان بکە و دەنگدەر دڵنیا بێ لەوەی دەنگ بەو کەسە ئەدا ئەوە ئەچێت نوێنەرایەتیەکە نەوەکو ڕێژەیەک لە تەزویر ڕێژەیەک لە فرتوفێڵ ڕێژەیەک لە زۆرینەی مزەیەف دروستە بێت کە تعبیر لە خەڵکی کوردستان ناکە بۆیە ئەولاتر ئەوەیە ئێمە هەڵبژاردنەکانی ناو خەڵک هەڵبژاردننی پاک و بێگەرد بن سیستەمێک بێ خەڵک لێ ڕازی مەسەلەی فرەبازنەی مەسەلەی پاکردنی و تۆماری دەنگدەران مەسەلەی هەیئەتی کۆمیسیۆنەکە
ئەوانە هەمووی بەڕاستی گرفتن لە بەردەم هەڵبژاردنێکی پاک و بێگەر بەدڵنیاییەوە حقیقەتیان دەستکەوتە مەسەلەن لەسەر لەسەر تۆماری دەنگدەران مەسەلەن یەکەم لەسەر تۆماری دەنگدەران ژمارەیەکی زۆر خەڵکی ناشایستەی تایە لە ناو تۆماری دەنگدەرانە ئەمە ڕقەمە وازەحە نزیکەی 500,000 و ئەوانە کە بەڕاستی ئەمە هەموو پرۆسەکە خاتە ژێر پرسیارەوە 500,000 لە کۆی 3 میلیۆن دەنگدەر یعنی ئیتر کەواتە تۆ چاوەڕێی چی بکەیت لە نەتیجەیەکی تەندروست ئەوە خاڵی یەکەم کە زۆر گرنگە. خاڵی دووەمەوەیە یاسای هەڵبژاردن ئەمەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ئەندام پەرلەمان لە زاخۆش دەنگی پێ بدرێ و لە هەڵەبجەش و دوایی نەتوانێت نوێنەرایەتی شار و شارۆچکەیەکی دیاریکراو کە ئەمە لە ڕووی پرۆسەی نوێنەرایەتیکردنەوە ئەمە بێجگە لەوەی کە بەهۆی ئەو ڕێژە زۆرەی بەشداری لە دوهۆک بە هەر هۆکارێک بێ کە ئێمە پێمان وایە بەشێکی بەکارهێنانی خراپ بەکارهێنانی دەسەڵاتە کە ڕێژەی بەشداری لە دوهۆک لە 180 کاریگەری لەسەر ڕێژەی بەشداری ئەو شوێنانەکە لە 100 چلە ئیتر سروشتی خەڵک وایە و خراپ بەکارهێنانی دەسەڵاتە هەر هۆکارێک هەیە ئەمە وا ئەکات ئەو پارێزگا دیاری کراوە کاریگەری زیاتر لەسەر نەتیجەکان دروستکە و پەرلەمان تەمسیلێکی حەقیقی پارێزگاکان و هاوڵاتیان نەکا ئەمە بێجگەلەوەی یاسای پێشوو جاری وا هەبووە لە پارێزگایەک بە تەواتی کەس دەرنەچووە لە قەزایەک نوێنەی هەر دەرنەچووە بۆیە خەڵکی ئەو قەزایە ئەو پارێزگای ئەو ناوچەیە خۆیان بە مەحرومە زانن. خاڵێکی تر کە زۆر گرنگە میکانیزمی دەنگدانەکەیە ئایا ئەلکترۆنی بێ ئایا دەستی بێ بە دەستی ئەژمار بکرێ یا بە ئەلکترۆنی بە کام سیستەم بێ ئەوەی لە کوردستان یا ئەوەی بەغدا ئێمە ئەخیر هەڵبژاردننی بەغدامان بینی بەڕاستی تا ڕادەیەکی باش سیستەمێکی باش بوو کە ئەکرێ ئەو میکانیزم سیستەمە لە هەرێمی کوردستان بەکاربێنرێ کەواتە گرفتی گەورەی هەیە باشە ئەگەر پارتی بەو ئەوانە ڕازی بێ هەستەکات کورسی کەمەکە ئەوەی تێبینیتان کردویان هاوڕێتان لە پەرلەمان ئەی ترسەکە لە چییە بەڕاستی یعنی ترسەکە لە چییە کە ڕازی نابی بە هەموارکردنەوەی یاساکە کە ڕازی نابی بەو پێشنیارانەی کە کۆمەڵ یەگرتوونەوەی نوێ بەشێک لە گۆڕان یەکێتی بەیەکەوە پێشنیاریان کردو بۆ هەموارەکە من تێناگەم یعنی هیچ شتێکی تر نییە هیچ هۆکارێکی تر نییە بەڕاستی ترسی دەسەڵات و لایەنەکانی دەسەڵات لە کەمکردنەوەی کورسیەکانیان لە کورتێنانی دەنگەکانیان هەر ئەوەیەوە ئەکا هەڵبژاردن دواب بکرێت کۆتاکانی ژێکێکە لە گرفتەکان مەسەلەن کۆتاکانی ژێکێک لە گرفتەکانە کە زۆر قسەی جددی لەسەر کراوە کە بەڕاستی ئێمە ئەمانەوێت ئەوەی لە پەرلەمانی کوردستانە نوێنەرایەتی برامەسیحەکانمانەکە پێگاتەیەکی دیاریکراوی نەتەوەی یا ئاینیەکە بالفعل نوێنەراتی ئەوان بکە نەوەکو بە دەنگی ئۆرگانێکی حیزبی لە شارێ لە شارۆچکەیە نوێنەر بچێتە پەرلەمان کە ئەمە داواکاری بەشێکی زۆر لە پێگاتەکان خۆشیانە ناڕازین لە ئەدای نوێنەرەکانی سپینی ساڵەکە دەست پێکە وانە ساڵەکەی تەمەنی درێژکراوە دەست پێکە بلەو ساڵەکەنە نەتیجە پێت وایە مەسەلەن خۆلیش نەپێکات لاسقار هاتە سەرخەت سەرۆکی حزبەکان بە مامۆستا عەلی باپیریشەوە چوونە سەرۆکایەتی هەرێم پێت وایە مەسەلەن ئەمە ئەگەنە نەتیجە خۆی بەداخەوە ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی ئیرادەیەکی ڕاستەقینە نابینی بۆ چارەسەرکردنی کێشەکان یەکێک لە ڕێگاکانی چارەسەرکردنی کێشەکان هەڵبژاردنێکی تەندروستە هەڵبژاردنێکی باشە بۆ میکانیزمانەی کە پێشتر باسمان کرد بەم شێوازەی ئێستا بەم نەفەسەی ئێستا کە لە ڕابردووە بینیوانە نەخێر هیوایەک نییە کە لە ماوەی 1 ساڵی داهاتووشە هەر بۆیە ئێمە بەڕاستی یەکێک لە هەڵوێستەکانمانەوە بوو یعنی کە تۆ ساڵێک تەمەنی پەرلەمان درێژەکەیتەوە ئەسڵم بۆ ساڵێک هەڵبژاردن 6 مانگی پێویستە و ئەگەر ئێمە پێمان بمان زانیە لە ماوەی 6 مانگی داهاتووە هەڵبژاردن نەکرێ هەڵوێستێکی وامان نێگرتە بەرلانی کەم چاوەڕێمانە کرد تاوەکو یاسا هەموارکەینەوە تاوەکو کۆمسیۆن متمانە پێ بدەینەوە ئەکتیڤکەینەوە تاوەکو میکانیزمی نوێی هەڵبژاردن لەسەری ڕێککەوین و بۆیە یەکێک لە چاوەڕوانیەکانەوەی کە تەمەنی ئەم خولەی ئەم تەمەنە درێژکراوە زۆر زیاترە بێ لە ساڵێک کە بەداخەوە بەڕاستی ئەمە پڕمەترسیە کاکزانە لە وڵاتان کاتێک کێشە هەیە کاتێک قەیران هەیە کاتێک حکوومەت دەکەوێتە ناو ئەزمەی جۆرا و جۆرەوە ئێستا حکوومەت وەڵامی پێداویستیە سەرەتاییەکانی خەڵک ناتوانێت بداتەوە لە دۆخی لەم جۆرە هەر تەنانەت ئەو لایەنەی حکوومەتیشی پێگەێناوە خۆی پەناباتە بەر هەڵبژاردن بۆی جارێکی تر خۆی تازە بکاتەوە متمانە لە خەڵک وەرگێتەوە بگەڕێتەوە بۆ خەڵک لەم ئەزمانەی تێی کەوتووە بگەڕێتەوە بۆ خەڵکلانی کەم وڵاتان مەسەلەن پەرلەمان هەڵەوەشێننەوە حکوومەتەکەنە حکوومەتی کاربەڕێکە بەرنامەی کاری هەڵبژارد ئەو بەغدا مەسەلەن یەکێک لە یعنی یەکێک لە ڕێگاکانی چارەسەرکردنی دۆخی چەقبەستن
گەڕانەوەی بۆ خەڵک و دەنگی خەڵک بێگوڵ بەداخەوە لایەنەکانی دەسەڵات لەسەر ئەم نەریتەڕانە هاتووە. برابووی نەگرەکان ئەڵێن زۆرە زوڵیتەوە بابەتەکە ئیهێنێ بەڵە ڕاست ئەچیتە ناو بابەتەکە لە ناو بەرنامەیە بەڵام ئەنگلیان هێڵێن زۆرە زوڵیتەوە. باسی ئەوت کرد کە ئێستا هەرێمی کوردستان خاوەنی 1 تریلیۆن دینارە 1 تریلیۆن و 200 تا 300 میلیارد دیناری مانگانە کەمە بەڕاستی ئەتوانێت تێری هەرێمی کوردستان بکات ینی پێداویستەکانی. بەڵام ئێستا کێشەیەکێ بە تایبەتی لە نێوان زۆنەکانە کە دوو ئیدارەکەی زەق کرد تەنە جێگری سەرۆک حکومەت بە دیبلۆماسیانە وتی لە دیداری مێری وتی کە تقریبا دوو هەرێم هەیە. بۆچی یاسایەکی بودجە نییە وەکو عراق ئێستا عراق ئەوە سەرقاڵی ئەوەن پرۆژە یاسای بودجە ئامادە دەکەن و بۆی یاسایەکی بودجیانە لەسەر یاسای بودجە 7 ساڵ چەند ساڵە بێ ئێرە یاسای بودجە نیە بۆش ئەوە وای لێ کردووە مەسەلەن بۆ ڕیشکانێک ئەڵێ بە بڕیاری ڕێزدار نازام سەرۆکی ئەمانە بەڕاستی کێشەی بۆ هەرێمی گەورەی بۆ هەرێمی کوردستان و داهات و ونبوونی داهات دروست نەکردەوە بەڕێز مامۆستا. کاکزانە تەنها نەبوونی یاسای بودجە بەسە بۆ ئەوەی متمانە لەم حکومەتە وەرگریتەوە تەنها نەبوونی یاسای بودجە. طبعا ئەمە 8 دانە ساڵە حکوومەتی هەرێم واتە کابینەی پێش و ئەم کابینەیەش یاسای بودجەی نەبوو. طبعا کە یاسای بودجەت نەبوو واتە هەر ئەوە ناکە تۆ یاسایەکی ئاسایی نییە. طبعا نەبوونی هەر یاسایەک هەر فراغێک لە بواری یاسا کێشە بۆ خەڵک دروستەکە. بەس یاسای بودجە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی هاوڵاتیانەوە هەیە، پەیوەندی بە هەموو پرۆژەکانەوە، پەیوەندی بە خزمەت ئەسڵەن پەیوەندی بە شەرعیەتی مامەڵە لەگەڵ داهات و خەرجیا هەیە. لێکەوتەکانی ئێستا باسەکەم واتە ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی نییە دەستبەرێ بۆ کڕینی پەرداخێ ئەو ئیلا لە ڕێگەی یاسای بودجەوە نەبێ. یاسای بودجە یاسای بودجە بۆ دراوەتە دەست پەرلەمان لە هەموو وڵاتانە چونکە پەرلەمان نوێنەراتی خەڵکەکە واتە تەنها خەڵکی کوردستان ئەتوانێت بڕیار بدا نەوتی هەرێمی کوردستان چی لێ بکە، گومرگی هەرێمی کوردستان چی لێ بکە، کام پرۆژەی خزمەتگوزاری پەرە پێ بدا و چۆن مامەڵەشی لەگەڵا بکە. نەبوونی یاسای بودجە جارێ ئەسڵەن کێشەی ئەزمەی شەرعیەتی دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران لە داهات و خەرجەکان دروستەکە واتە ئەنجومەنی وەزیران شەرعیەتی دەستبردن بۆ خەرجی و داهاتەکانی نییە لەم بوارە بەبێ یاسای بودجە کە 8 دانە ساڵە یاسای بودجە نیە وایەسە بۆ ساڵی نوێ میشە چین تا ئێستا ئەنجومەنی وەزیران پرۆژە یاساکەی نەناردە پەرلەمان کە ئەمڕۆ ئەخیر ڕۆژی تەمەنی بلانی حزبی نییە بۆ تەسفیەکردن نیە بۆ بەدڵنیاییەوە لێکەوتەکانی ئەمن یەکەم هەموو داهات و خەرجی بە ناشەفافی و نادیاری ئەمێنێتەوە. طبعا ئامان چییە لە ناشەفافیت؟ دیارە ئامانجەکە گەندەڵی و شاردنەوەی داهاتەکان و لە پشت گەندەڵیەوە دەوڵەمەندکردنی حیزبەکان یەتە پێشەوە و لە نەتیجا خەڵک زەرەرەکە. نەبوونی یاسای بودجە واتە ناشەفافیت لە داهات و خەرجەکان، نەبوونی یاسای بودجە واتە نەبوونی بەرنامە و پلانی دارایی و ئابووری و کۆمەڵایەتی سیاسی لای حکوومەتی هەرێمی کوردستان، نەبوونی یاسای بودجە واتە نەعەدالەتی کاکزانە. ئێستا هیچ کەس نازانێت لە هەرێمی کوردستانە لەسەر بنەمای چی فلان پرۆژە لە فلان شارەکرێ لە فلان پرۆژە لە فلان شار وەستاوە. باشە ئەوترێ بەسەلە لە هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و سلێمانی پرۆژە نییە ئەڵێ لەسەر داهاتی خۆت بیکە ئەڵێ لە هەولێر و دهۆک مەسەلەن خۆمە خۆشحاڵی نەمیشە منەوە تەکی دەکەمەوە کە لە هەموو شوێنێک پرۆژە هەر هەبێ کوردستانە ئیتر. بەڵام ئەمە بەشێک نییە لەو ناعەدالەتێک کە لەبوونی یاسای بودجە دیاری لە بنەمایە کاکزانە ئەمە دیوە قانونی و یاساییەکەیەتی دروست. هەرێمی کوردستان کار بە قانونی ئوسوڵی محاسەباتەکە کە ساڵی 1940 دەرچووە هەتا ئێستش بەوە ئیشەکرێ. لەو یاسای بنەماکانی ژمێریارەیە یەک خەزێنە هەیە. بۆ یەک خەزێنە هەیە کاکزانە واتە لە ئیبراهیم خەلیل دینارێک داهاتی هەرێمی کوردستان هەبووە چێتە ئەو خەزێنە، لە باشماخیش هەبووە چێتە ئەو خەزێنە، نەوتە فرۆژە چێتە ئەو خەزێنە، لەو خەزێنەوە بە پێی بەرنمەیەکی عادیلانە دابەشەکرێتەوە بەسەر هاوڵاتیان، بەسەر شارەکان، بەسەر پرۆژەکان، بەسەر خزمەت گوزاریە. ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە نە لا مەرکەزیە کورە دوو ئیدارەیش نییە بێ ئیدارەیە فەوزایە فەوزا چۆن ئەبێ لێگەڕی شارێک هەموو پرۆژەکانی بۆسێ ژیانی بۆسێ نەخۆشخانەی ئاوە طبعاً ئێستا وێنەیەک دەرکەوتووە کە ئەوە سلێمانی وێرانە بێ دهۆک و ئەو زاخۆ و هەولێر ئاوادانە بێت ڕاستیەکەی طبعاً جۆرێکی ترە لە هێن ڕاستیەکەی ئەوەیە کە زۆرینەی خەڵکی هەژار لە دهۆک و لە زاخۆن و زۆرینەی بێکاری لە دهۆک و لە زاخۆن
و لەوێش بە هەمان شێوە نەخۆشخانەکان ئەزمیان هەیە بە هەمان شێوە خانچین موچەکەی کەمە بە هەمان شێوە هیچ هەژارێک هاوکاری ناکرێت بە هەمان شێوە ژمارەیەکی زۆر کەمەندام کە بەشێکی زۆریان لەوێن موچە و هاوکاریان بۆ تەرخان ناکرێت بە هەمان شێوە یەک دنیا ئەزمای تر بەڵام لەبەرەوەی داهاتی ناوخۆی ئەو دوو شوێنە زیاترە هێندە لە پرۆژەکان ئیدامەیان هەیە لێرە ئەو پرۆژانش ئیدامەیان نییە تەنانەت پرۆژە تازەکانیش ئیدامەیان نییە ئەوانەی کە مەسەرەن ساڵی پار بڕیاری تەرخانکردنی پارەی بۆ درراوە ئێستا ئەوانیش دەرناوێری وەریگرێت چکە چەکێکەوە پێوترێ چاوەڕوان چارەسەر چییە کاکزانە پێشەوەی بێمەسەر چارەسەر بەڕاستی مامۆستا یعنی ئەو مەسلەی پرۆژە یاسای بودجە کە بەوێ زۆر تەرکیزی بخەینە سەر داهاتووی هەرێمی کوردستان ئەباتە کوێ زۆر پڕمەترسیە کاکزانە کە ئێستا وتایەکی خۆی لەسەر لاستی باڵا قسەی لەسەرەکە تەماشا کاکزانە نەبوونی یاسای بودجە واتە نادیاری هەموو داهاتوو خەرجیەکان ئەمە بێمتمانەیی گەورەی دروست کردووە لای هاوڵاتی نەک لای هاوڵاتی منی پەرلەمانتار و دیوانی چاودێری دارایی نازانێ پارەی وڵاتە چەنە بەڵام کێشەکانی نووسانەوە نازانێ خەرجەکان نازانێ خەرجی وڵاتە چەنە هەموو چاوەکە لەسەرەوەیە کە بابە تۆ ملیارەها دیناری شاردوتەوە ملیۆنەهان دۆلار مانگانە نازانرێت چۆنیە چۆنە ڕوا چی لێکرێ و نەبوونی یاسای بودجە ئەوە خاڵی یەکەمیەتی خاڵێکی تر کاگزانە ئێستا حالیان پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان ڕاگیراوە 365,000 فەرمانبەر و مامۆستا 8 دانە ساڵە پلەبەرزکردنەوەیان ڕاگیراوە من پرسیارم کرد من سکاڵام جوڵان لای داواکاری گشتی استفساری حکومەتی کرد حکومەت وەڵامی دایەوە ئەڵێ لەبەرەوەی یاسای بودجە نییە طبعا یەکەم ئەم وەڵامە ڕاست نییە چونکە بۆ وەزارەتی هێزە سەربازیەکان کە ئێمە پێمان خۆشە بۆ هێزە سەربازیەکان پلەبەرزکردنەوە دەستی پێکردوێتەوە و ئەمە داواکاری ئێمەشە بەبێ یاسای بودجە بۆ ئەوانیان دەست پێکردوێتەوە بەڵام بۆ مامۆستا و فەرمانبەری شارستانی یاسای بودجەیان کردوتە پاساو ئەسڵەن کارێکی نایاسایی بە کارێکی تری نایاسایی پەردەپۆشەکرێت هۆکار چی یاسای بودجە نییە هیچ هۆکارێک نییە هیچ پاساوێک نییە یەک پاساو باسەکە ئەگەر جەناب دیقەتت دابێ هەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەم وتەبێژی حکومەت هەم وەزیری دارایی هەم جێگری سەرۆکی حکومەت ناو بەناو ئەم پاساو باسەکەن لە بەغدا و بودجەمان بۆ نایە طبعا پاساوە ڕاست نییە پاساوێک هیچ مبرڕێک یاسای بودجەت نەبێت هیچ مبرڕێک نییە تەنها یەک حاڵەت لە ئۆپۆزیسیۆن بوونەوە ئەڵیان لە واقعەوە ئەڵێ کە هیچ مبرڕ واقعێکی زانستی من یعنی شارەزای ئەکادیمیم هەیە لە بوارەکە بێجگەلەوەی پەرلەمانتارم کاگێزانە یەک حاڵەت هەیە ئەگەر وڵات کەوتە ئەزمەیەکی گەورە ئەگەر وڵات کەوتە شەڕ ئەگەر کارەساتێکی سروشتی گەورە وای ڕوویدا حکومەت نەیتوانی پرۆژە یاسای بودجە ئامادە بکە تەنها لەو حاڵەتە ڕێگە دراوە ئەویش دەرەچەی یاسایی هەیە لەو ساڵا کە ناتوانێت حکومەت بە یەک لەسەر 12 بودجەی ساڵی ڕابردوو تەسەڕوفەکە ئێستا لە عێراق واکە ساڵی 2022یان بەچی بەڕێکرد بەم ڕێگە یاساییە کە ڕێگە ئەدا بە حکومەت بە یەک لەسەر 12 ساڵی ڕابردوو بودجەی 2021 تەسەڕف بەداهات و خەرجیەوە بکە هەرێمی کوردستان ئەم پاساوەشی نییە پاساوەکە کە ئەڵێ لە بەغاوە بودجە نایەت پاساوێکی ڕاست نییە بۆ چونکە وەک وایە یەکێک 100 دانە دۆلاری هەبێ بڵێ من $2 قەرز لای دراوسێکەمە هەتاوەکو ئەو $2 نەداتەوە من ژیانی خۆم ڕێک ناکەم تەنزیم ژیانی خۆم تەنزیم ناکەم بەم $100 ها ڕاست نییە تۆ تریلیۆنێک و 300 میلیارد دینار داهاتە چۆن چاوەڕێی 200 میلیاری بەغداکەی گریمان چاوەڕێشیەکەی طبعا لە باشترین حاڵەتە ئەوەیە کە حاڵەتە عیلمیەکەی ئاوایە ئەگەر بودجەی بەغدا نەیەت بۆ نمونە عجز دروستە بێ لە بودجەمانە عجز شتێکی طبیعیە نەک هەر شتێکی طبیعیە وڵاتان کە ئەیانەوێ ئابوووریەکەیان پەرە پێ بدەن بازاڕیان ببوژێننەوە بەدەستی ئەنقەز عجز کورتێنان ئەخەنە ناو بودجەکەیان واتە چی کاکزانە واتە پارەیەکی زیاتر خەرجەکەن بۆی بازار بجوڵێ بۆ نمونە پرۆژە دروستەکە هەلی کار ئەڕەخسێنێ چکە دوجار لە مەودای دوورە حکومەت قازانجی لێکە پرۆژە هەبوو هەلی کار هەبوو باج زیادە بێ ڕسومات زیادە بێ و کۆی ئینتاجی ناوخۆیی زیادە بێ وڵات ئەبوژێتەوە بۆیە ئەم پاساوە پاساوێکی ناڕاستە و تەنها خۆت زیینەوەیە لە ڕازگۆیی لە شەفافیەتە و لە ڕوونکاری لە داهات و خەرجی لە هەرێمی کوردستان باشە پرسێکی تر مەسەلەن ناوە حتا یاردەدەری سەرۆکی حکوومەتیش وتی کە مسلمانی داهاتی پێکۆ ناکرێتەوە و فەشالەتی حکوومەت هەیە و وەزائیدەن مەسەلەن قاچاقسێتیی زۆر هەیە بۆیە لەو سنوورە ئاوە
بەڕێزت پێش پیشەی پەرلەمانتاری بەڕێوەبەری گشتی بوویت مەسەلەن هەر بەڕاستی لێرە حکومڕانی ناکرێنی واقعیەن ڕاشکاوانە بڵێن قاچاقچێتی هەیە و لەوێ دنیا شامی شەریفە بۆیە ئەوەیە من باس و لێکۆڵینەوە بە دوواداچوونێکی علمیم هەیە لە ئیبراهیم خەلیل تا باشماخ هەموو خاڵە سنووریە گومریەکانمان هەمان نەخۆشی هەمان شێرپەنجەیان گرتووە کە بۆتە هۆی ئەوەی تەنها لە ساسی تا لە سات چلی داهات بگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی بەڵام کاریگەری ئەمەی لە سلێمانی هەیە زیاترە بۆچی؟ چونکە بە هەموو خاڵە سنووریە گومریەکانەوە بە تەنها بەقەد ئیبراهیم خەلیل نابن ڕقەمی ڕاستەقینە مەبەستم ئەوەیە کە ئەوەی حکومەت ئەمانداتێ ئەوە حکومەت ئەمانداتێ بۆ داهاتی ئیبراهیم خەلیل 6 ملیار دیناری مانگانەیە ێ باشماق 20 ملیارە پەروێزخان نزیکەی 20 ملیارە ئەو بلا حاڵی باشیانە بۆیە بەراورد ناکرێت بۆیە دۆخی سلێمانی بەم جۆرەیە ڕاستیش ئەکرێ هێندێک گەندەڵی هێندێک قاچاقچێتی سیما و تایبەتمەندێتی شارێک شوێنێک خاڵێکی سنووری بن لە شارێک شوێنێک خاڵێکی تری سنووری بە سیمایەکی تر بێ فیشخابوریەکێک لەوانەیە کە داهاتی هەر ئەسڵەن دیار نییە هەر ناگەڕێتەوە خەزێنەی گشتی و عەفوی گومرگی نایاسایی یەکێکتر لەو خاڵانەیە کە لە ئیبراهیم خەلیل تاوەکو باشماق تایەتی کۆمپانیای نایاسایی ناڕەوا لە ئیبراهیم خەلیل تا باشماق هەموو خاڵە سنووریەکان 21 کۆمپانیا دانراوە کاکزانە کە بە ناونیشانی جیاجیا پارە وەرەگرن لە 180 پارەکە بۆ خۆیانە داهاتی گشتی داهات بۆ خەزێنەی گشتی بەم جۆرە بەهەدەرە درێ بەڵام بۆ حکوومەت خۆی ئەڵێ وڵا لە سلێمانی ئەمە ناکۆکی سیاسیە ئەمە ناکۆکی سیاسیە بەڵام بۆ شکستنی بۆ حکوومەت ئەگەر بەدڵنیاییەوە عیبە شوورەییە یعنی چۆن موچەی خانشینێک ئەبەستیتەوە بە ناکۆکی سیاسیەکانەوە چۆن نەخۆشخانەی هیوا بەستیتەوە بە ناکۆکیەکانەوە گریمان لە باشترین حاڵەتە کاکە طبعا ئەمە حاڵەتێکی زۆر خراپە ئێمە ڕەتی ئەەکەینەوە بە تەواوەتی دژی قاچاقچێتی دژی گەندەڵی دژی خراپەکاری لە ئیبراهیم خەلیل تا باشماق یەکەم جار لە باشماق تا ئیبراهیم خەلیلین بەڵام چۆنە بێ نەخۆشێک لە نەخۆشخانەی هیوا ببەسیتەوە بەم ناکۆکی سیاسیانەوە دەی هەتاوەکو یەکێتی و پارتی ڕەحمیانە جوڵێ و ڕێکەکەون بەیەکەوە لەسەر داهات و ئەی نەخۆشی داما و چی بکە ڕوو لەکوێ بکە یعنی ئەم بۆ باجی ئەم ناکۆکی سیاسیانە بە تاکەی ئەبێ هەرێمی کوردستان باجی ناکۆکی سیاسی دوولایەنی سیاسی بدا و بە دڵنیاییەوە کاکزانە خەڵک سەبری سنووردارە ئەم شێوازە حکومڕانی لە هەرێمی کوردستانە هەیە ڕێگە نادا بەم جۆرە بەردەوام بەڵام کەی کاتماوە یەشێتی ئێستا هەموو ئەو خاڵانی دیاری کردومە ئەو فترەیە کۆمەڵێک بەرپرسی باڵای یەشێتی مدواندۆ مەسەلەن کۆمەڵێک بابەت باسەکەن کە مەسەلەن دوێنێ شەو ئەندامێکی سەرکردایەتی لێرە بوو باسیەوەی کرد کە وەزیر ڕقم تەلەفۆنی مدیری مەکتەبەکانی لایە بۆی پەیوەندیان پێ بکەن تدەخل لە حزبەکە گەیشتۆتەوە ئاستە مەسەلەن وەزیرە بۆ تدەخلی کاری مختارێکی کردووە لە تازەدێ لە گەرمیان ئەنی بەڕاستی ئەمانەت پێت وایە بۆ منس ئەگەر وەزیرەکە یەکێتی بیان وەزیرەکە پارتی بە ئیسفادەی بە حزبەکەیان بگەێنێت ئەم شێوازە حکومڕانی ڕۆژ بە ڕۆژ یەکێتی و پارتی لای هاوڵاتی ناشرینتر کردووە نەخێر بە هیچ جۆرێ یعنی عقلی تەندروست پێتەڵێ لە ڕێگەی پرۆژەوە لە ڕێگەی پەرەپێدانەوە لە ڕێگەی خزمەتی گشتیەوە تۆ ئەتوانی پێشکەوی تۆ ئەتوانی لە ناو ڕای گشتیا لە ناو دەنگدەرا لە ناو هاوڵاتیا جێی خۆیت بکەیتەوە ناوەڵڵا ئەوە ئەم نەتیجەی حیزبەتی و خۆسەپاندن و کوتلەکاری و گروپبەندیە بوو لە ناو حکوومەتە ئەمە ئەنجامەکەیەتی ئێستا پارتی و یەکێتی نایانەوێ بچنە ناو هەڵبژاردنێکەوە کە دڵنیان دۆڕانیان مسۆگەرە کە دڵنیان خەڵک جارێکی تر سزایانەدا بە تایبەت ئەگەر ڕێژەیەکی باشی هاوڵاتی بەشداری بکە کاکزانە ئەمەی ئێستا لە هێرێمی کوردستانە هەیە یعنی لە تەواوی دنیا بگەڕێت نمونەیەکی لەم جۆرەی حکومڕانی نادۆزیتەوە ئەمە نەک دوو ئیدارەی نییە هەر بێ ئیدارەیە فەوزایەکە ئەو سەری دیار نییە تەنها حیزبەکانی دەسەڵات هەردوو لایەن یەکێتی و پارتی سوودی لێوەرەگرن هیچیان بۆ جیان کەم نەبووتەوە کاکزانە و من دڵنیاتەکەمەوە خەرجی مانگانەی ئەو دوو حیزبە بەلای کەمەوە بە هەردووکیان مانگانە بەلای کەمەوە 25 میلیۆن دلار بەرەو سەرەوەیە باشە بەڵام ئێستا یەکێتی لە ئاستی باڵا لە ڕووی حزبیەوە هاتوۆتە قسە ئەڵێ مەسەلەن ناکرێ من پارەی داخلی خوێنکاران بدەم دەرماڵی خوێنکاران بدەم ناکرێ من تەمویلی ئیسعاف و نەخۆشخانەکان بکەم ناکرێ من پارەی خۆڵ و خاشاک بدەم و لە حکوومەتیش بەشدارم مەسەڵ خۆیان ئەویان گەیاندۆتە لوتکەی پارتی ئەمە بەڕاستی چی لێ خوێنیتەوە لە بنەمایە حیزب بەڕاستی پارەی نییە کاکزانە هیچ حیزبێکی سیاسی پارەی نییە بە تایبەت حیزب لە دەسەڵاتە بوو
بەڕاستی ئەو پارەی گەندەڵیەکەیەتی هەم یەکێتی هەم پارتی باش. و لەسەر حسابی خەڵک دەوڵەمەند بووە بە هیچ جۆرێ ئەمە سوکایەتیە لەگەڵ ڕێزمە بە هاوڵاتی کە ڕێگە بدەی حیزب هاوکاری بکە و حیزب پارەی بۆ خەرجکە ئەمە قبولکراو نییە ئەمە تا ئێستش قبولکراو بوو بێ من دڵنیام لەوەی ڕۆژێ لە ڕۆژان خەڵک و شیارە بێتەوە ڕێگە نادا پارەی خۆی بدەیتەوە لە سمێڵی خۆی و پە پیاوەتیش بکەی بفرۆشیتەوە ڕاستیەکەی ئەوەیە هەرێمی کوردستان مانگانە نزیکە 800 میلیارد دینار داهاتی نەوتی هەیە بەو دۆخی خراپەی پرۆسەی نەوتیشەوە ڕاستیەکەی ئەوەیە نزیکەی 150 میلیارد دینار داهاتی گومرگ هەیە ڕاستیەکەی ئەوەیە نزیکەی 6 میلیارد دینار داهاتی باجمان هەیە 150 میلیارد دینار داهاتی ڕسوماتمان هەیە هەر ئەمە بخیانە خەزێنەی گشتیەوە لە چوارچێوەی یاسای بوجات دابەشی بکەنەوە بەسەر پێویستی خەڵکە خەڵک هیچ شتێکی لێکێتی و پارتی ناوێت یەکێڵێ من ناچار کراوە نابێ بچێتە ژێرباریەوە یەکێتی ئەبێ لەگەڵ پارتیە دانیشێ لە ئەنجومەنی وەزیران ئەم کێشانە کۆتایی پێبێنن و ئەم جیاکاریە و ئەم دوو ئیداریە و ئەم دوو گیرفانی کۆتایی پێبێنن و بە دڵنیاییەوە ئەنجامەکەی هەردوو حیزبی سیاسی دەسەڵاتدار باجەکەیان داوە بە زیاتر باجەکەیەدەن و بەڵام بەداخەوە تا ئەو کاتێ ئەوان باجەکەدەن خەڵکەکە بێتە چارەسەرەکان چی ئێستا چارەسەری ڕاستەقینە ئیدارەیە ئەو چارەسەری ڕاستەقینە ئەوەیە دەسەڵات بدەیتەوە دەست موئەسسات یەکەم شت دەبێ هەڵبژاردنێکی پاک و پێگەت بەڕێوەچێ بۆی پەرلەمانێک دروست بێت تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان بکە حکوومەت متمانە لە پەرلەمان وەرگێتەوە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم یاساکان جێبەجێ بکەین ئێمە یاسای نەوت و گازمان هەیە کاکزانە ئەو یاسای ژمارە 22 ساڵی 2007 ئەوەی دادگای فیدراڵی هەڵی وەشاندەوە لە ساڵ هەشتای تا ئێستا یاسای نەوت بەدەستی هەم ئەم وەزارەتی سامانە سروشتیە و ئەم لایەنانەی دەسەڵات جێبەجێ نەکراوە مەسەلەن سادەترینی بۆی بینەر باش تێ بکە لە یاسای نەوت و گازە ئەڵێ بێ حکوومەت سندوقی داهاتە نەوتیەکان دروستکە سندوقی کوردستان بۆ داهاتەکانی نەوت و غاز هەتا ئێستا و سندوقە دەستنیشان نەکراوە لە یاساکە هەیە ئەڵێ ئەو سندوقە بێ هەموو هاوڵاتیە ئاگادار بێت دۆلار بە دۆلار کە ئەچێتە ناوی نەک هاوڵاتی ئاگادار نییە پەرلەمان ئاگادار نییە و دیوانی چاودێری دارایی ئاگادار نییە تۆ تەماشاکە وەزارەتی سامانە سروشتەکان دیوانی چاودێری دارایی چێ مڕاقەبەیکە ئەڵێ بۆ نییە ئەیان کاتە دەرەوە حکومەتداری وابێ بەکوێمان نەگەیەنێ بۆیە ئەمە چارەسەرەکەیە یاساکان جێبەجێ بکەین بگەڕێنەوە بۆ احترامی کاری موئەسسات و کۆتایی بەم دوو ئیدارەی دوو گیرفانیە بێنین و داهات لە خەزەنەی گشتیات کۆ ببێتەوە لە چوارچەوەی یاسای بودجا بە بەرنمەیەکی تۆکمە عادیلانە بەسەر موچەخۆرە بەسەر بێکارە بەسەر کەرتی تایبەتە بەسەر شار و شارۆچکەکانە دابش بکرێتەوە ئەکرێت کاکزانە یعنی ئەکرێت تۆ لە شارێکە جادە ئەساسیەکەت نەبێ بچی لە شارێکی تر جادەی تەکمیلە دروستکەی ناکرێ باشە خەڵکی کەلار و دەربەنی خان ئەو ڕێگەی ئەبڕن طبعا ئەو جادە هەر جادەی کەلار و گەرمیان نییە جادەی خەڵکی سلێمانیشە جادەی خەڵکێکە لە هەولێریش دانیشێ و ڕێیەکەوێتەوە ڕێگەی یعنی ئەوە 11 دانە ساڵە سەرۆکی حکومەت خۆی نەهات جادەی سەتی سلێمانی کردەوە ئیفتاحی کرد یعنی خۆی ئێستا لانی کەم دەبوو لەگەڵ ئەو بەڵێنانە ڕازگۆ بن سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت وەزیری دارایی وەزیری ئاوادانکردنەوە هاتن بە خەڵکی سلێمانیان فرۆشتەوە کە کاکە خەڵکی سلێمانی ئەوە دەستمان کرد بە سەتی بۆتان دروستەکەین کوا سەتیەکە ئێستا یەک ئامێریشتیایە ئیش ناکە ئەکرێ قەزای چەمچەماڵ 200,000 هاوڵاتی سێدانە هەڵبژاردنە بەرپرسانی دەسەڵاتدەچنە ئەوێ بەڵێنی پرۆژیان پێدەن ناکرێت لە ئەنجومەنی وەزیرانەوە لەسەر کاغەزێک بڵێ کاکەەوە بڕیارماندا 7 میلیۆن دلار تەرخانکەین بۆ پرۆژەیاوی چەمچەماڵ بڕیارەکە هەیە بەڵام سەر داهاتی بەڵام بانقەکە پارەیتیانە بەڵێ ناکرێت ئەبێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی بەیەکەوە دانیشن ئەم کێشەی نەبوونی پارەی لە بانقی سلێمانی چییە چارەسەریکەن لەوە زیاتر خەڵک نەکەنە قوربانی ئەتوانن بەڵە بە دڵنیاییەوە توانن حکوومەت ئەگەر بیان و نەبێ بیان و واز لەم واقعی لە کوردستانە هەیە بێنە بام ئێمە ئەوە چاو بخێنە سەر داهات و خەرجی لە هەرێمی کوردستانە داهاتی بەم دۆخە خراپەی بەڕێوەبردننی سەرچاوەکانی داهاتەوە مانگانە 1 تریلیۆن و 200 حقیقی ڕقم بە ڕقەمەتوانم بڵێم 250 تا 300 میلیارد دینار ئەی خەرجەکان چەنن نزیکەی 900 میلیارد بۆ موچە مانگانە نزیکەی 100 میلیارد خەرجی وەزارەتەکان و فەرمانگەکانە ئەوە 1 تریلیۆن ئێکەواتە تۆ 200 تا 300 میلیارد دیناری لەبەردەستە بۆ پرۆژەکان
بۆ بەگەڕخستنی پرۆژەکان ئەم 200 ملیارە ئەبێ بە شێوەیەکی عادیلانە دابەشکەی واتە ناکرێت پرۆژە لە شارێکە بجوڵێ لە شارێکی ترا بوەستێ لە شارێکە بانقەکە پارەی تیا بێ لە شارێکی ترا بانقەکە پارەی تیا نەبێ چونکە خۆی ئەم بانقا خۆ سیستەمێکی بانقی نییە باش داهاتی حقیقی هەیە چێتە ئەو بانقەوە کەواتە لەو ئێستا بۆ من هەر لە دوانی ئەندام سەرکردایەتی چێتی وتی پارتی ئێوێ بۆ منە وتی ئێمە خەزاڵەتیە چێشینە چینە گەرمیان و دەربەندی خان لە جادەکە بینین ئاوایە و بانق پارەیتیانی و حکوومەتیش ئاوا سزای و منتیقیدا خۆ ناکرێمە هەر ئاوا دەستەوەستان دانیشین گریمانەوە یەکێتی عیبدار کرد و یەکێتی پێشکات لەو ڕۆ چی دەستەکەوەکو پارتی وەکو تیمی حکوومەت هیچ کەسیان هیچیان دەست ناکەوێت مەسەلەنەوەیەکی شکان بەسەلەن بۆ نمونە نە خەڵک باجەکەدا خۆی کێشەکە حیزب با حیزب بشکێ کێشە لەوایە با وڵاتەکەمان نەشکێ با نیشتیمانەکە نەشکێ با هاوڵاتی نەشکێ با نەخۆشی شێرپەنجە بۆ بەدوای چارەسەران نەمرێ حیزب با بشکێ حیزب چییە حیزب مقدەس نییە یەکێتی و پارتی ئەگەر حیزبی باش بن سەرسەر و سەرچاو میلەت دەنگیان پێدا پشگیریانەکە ئامێنێتەوە ئەگەر چاک نەبێ نەبێ میلەت وەلایان نێ بیان نێرێتەوە ماڵەوە لە ئەساسە خەڵک گرنگە هەرێمەکەمان گرنگە وڵاتەکەمان گرنگە نەخێر ئێستا خەڵک لە دۆڵێکە و بەرژەوەندی خەڵک لە دۆڵێکە و حیزبەکانی دەسەڵات و حکومڕان لە دۆڵێکی ترن ئێستا لە مەجلیسی حیزبەکانی دەسەڵاتە باسی ژیانی خەڵک نییە کاکزانە ئەگەر باسی بێئاوی باسی خراپی کارەبا باسی خراپی شەقام باسی خراپی ژیانی خانچین باسی خراپی ژیانی کەسوکاری شەهید کە خۆشەویستترین کەسەکانیان بخشی بەم نیشتیمانە ئەگەر لە مەجلیسی سەرکردایەتی و مەکتەب سیاسی و حکومڕانانی ئەم دوو حیزبە سیاسە دەسەڵاتدارە ئەمانە هەبوایە بەڕاستی بەم ئاراستە ئیدارەیان نێ باش باسی ئاو ئەوانت کرد بەسەر ئێستا بڕیارە نەوت دابش بکرێ وردە وردە بەرەو سەرما ئەچین ناوانەوە کەشناس شارەزایان ئەڵێن کەشێکی سارد و سەرمادێ و ئینشاڵڵا باراناویشە بێ پشتیوان بەخوای گەورە ئەو نەوتە پێت وایە وەکو نەوت دابەشەکرێ یان نەوتە فرۆشتێ کامیانە ئەوە نەوت فرۆشتنە باشە حکوومەت ئەو کەسی ئەو قەرارەی داوە کە بەرمیلێ نەوت بە 100,000 بە هاوڵاتی بدرێ هیچ دیداسەیەکی کردووە ئەم هاوڵاتی ئەو 100,000 لەکوێ بێنێ کاکزانە خەیرە لە 40,000 ساڵی پارەوە کە لە سات تقریبان 40 هاوڵاتی 42 حەقیەزانەکان لە کوردستان وەریان گرت لە 40,000 پارەوە 50,000 تاوان هێندێکیش دوای زیاتریان لێوەرگیرا کردە ئەم ساڵ 100,000 موچەت زیاد کرد موچەی خانشینت زیاد کرد موچەی مامۆسات زیاد کرد و پلەبەرزکردنەوە گەڕانەوە هەلیکار ڕەخساند گەنجت دامەزران چیت کرد مەسەن پرۆژەی کەرتی تایبەت لە شار و شارچکەکان زیاد بوو پرۆژەی کشتتوکاڵی زیاد بوو خەڵک کاری دەستکەوتووە خەڵک ئەو پارەی کە ئەم ساڵ پێێتی بەهاکەی لەوەی ساڵی پار کەمترە بەهۆی گرانی بازارەوە کەواتان بەرمی لە نەوتە مڵکی خەڵک خۆیەتی تۆ نەوتت هەیە پاڵاوگەشت هەیە کەواتە بۆ ئەم 100,000 لە هاوڵاتی وەرەگری ئەی هاوڵاتی لەکوێ بێنێ باشە تۆ فشارەکەی لە هاوڵاتی مەسەلەن ئەوە تەواوە دروستە یاسا جێبەجێەکەی کوردستان پارێزی ژینگەکەی پارێزی کە نابێ دەستبەرێ بۆ دار لەولا کارەباشی وەکو پێویست نایت کارەبای حکومی تا بەگەرمکردنەوە بەکاری بێنێ نەوتیش لە بازارە 280,000 و حکوومەتیش بە حساب دەعمت کردو پشگیریت کردو بە 100,000 هاوڵاتی چی بکە لێرە دەرەتانێکی نییە ڕێگەی ڕاست ئەوەیە ئەو نرخەت دەستکاری بکرێ بگۆڕێ بە نرخێک بێ هاوڵاتی بتوانێت بەکاری بێنێ و خەرجی بکە بە تایبەت کام هاوڵاتی ئەوانەی لە ناوچە شاخاویەکان و ساردەکان دانیشن کە زۆرینەی زۆریان ئەوانان ماونەتەوە بەهۆی جۆری ژیانیانەوە لە دیار پارچە عەرزێک لە دیار مەڕووماڵاتێک لە دیار موچەیەکی کەم و شوێنەکانیشیان ساردە چارەسەرەکە ئەوەیە حکوومەت نەوت نەفرۆشێ بەڕاستی نەوت دابشکا بەسەر خەڵکە چونکە ئەمە کێشەیەکی حەقیقیە ئێمە فرۆشتنە ئەمە فرۆشتنە 100,000 بەس تەنها نرخەکەی لەگەڵ بازاڕە جیاوازە هەر ئەوەندە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان تا ئێستا تا ئەمڕۆ سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە خواتان